پەیوەندی لەگەڵ ئەڵمانیا عەقلانیە بەڵام پەیوەندی لەگەڵ کوردستان ڕۆحانیە. پێی وایە سیاسەتکردن لە هەرێمی کوردستان بۆی هەبوونی ئەم هەموو عەشیرەت و هێزە زەحمەتە، بەڵام سیاسەتکردنی پێڵ ئەڵمانیاش ئاسان نییە چونکە قژی زەرد نییە و چاویشی نییە. ئەو تەنها گەنجێکی 22 ساڵە کەچی بووەتە ڕابەری گەنجانی پارتی سۆسیال دیموکرات لە شارەکەی خۆی وەڵە هەڵبژاردننی ئەمجارەی ئەنجومەنی شارەوانیەکان دەرچوو بۆ ئەنجومەن. سڵاوتان لەبێت بینەرانی پایتەخت میدیا، مستەفین کوردۆم، خۆشحاڵم کە لە دیدارێکی تایبەت بە ئێوە شاد دەبمەوە. میوانی ئەمجارەم گەنجێکی تازە دەرکەوتووی لاوە کە بە تەمەنێکی کەم ناو و ناوبانگێکی زۆری بەدەستێناوە. ئەو گەنجە سانجۆلایە. کاکسان زۆر سپاس دەکەم بۆ دەرفەتە. خۆشحاڵم کە لە هەولێرت بینمەوە و میوانی پایتەختی. من سپاسی باکەم، سپاس بۆم دەرفەتە دەمێکە کە برادرانی پایتەخت میدیا هەوڵێن دانیشتن شەوە ڕێک بخەین. پێم خۆشە کە کۆتاجار سەری گرت. سپاس دەکەم، سپاس بۆی کە داواکاری ئەمەت قبول کرد. ئەزانم لە ئەڵمانیا لەدایک بووی بەڵام گەڕایتەوە کوردستان و ئێستاش گەڕایت دووبارە گەڕایتەوە ئەڵمانیا و لەوێ دەست بە خوێندن و بەشداریکردن لە بابەتە سیاسیەکان کرد. دەمەوێت بزانم چی وای کرد سان دوای گەڕانەوەی هەرێمی کوردستان بگەڕێتەوە ئەڵمانیا و بیەوێ لە سیاسەتی ئەڵمانیا ڕۆڵی گرنگی هەبێتن و بەشدار بێ لە هەیکەلی سیاسەتی ئەو وڵاتە. کاکە سەفین، دووبارە سپاس بۆم هەلا کاتوانم لەگەڵ کۆمەڵێک گەنجی تەمەنی خۆم لەم ناوچەیە بە بۆنەی میدیاکە جەنابەوە قسە بکەم و گفتوگۆ بکەم. وڵای لەسەر پرسیارەکەت ئەگەر بەڕاستی جواب بمەوانێ خێزانەکەم ئەڵێن ئەمەیشی سیاسیە کات لە ئەڵمانیا لە وڵاتی پێشکەوتووە چکە نەکبەتی گرتوێتی خۆم تۆزێک جیاوازی بینم. کاک سەفین، لە جیهانێک کاژین ئیمڕۆ کە تەواو پڕە لە کێشە و ناکۆکی سیاسی و سەربازی و ئابووری، من بە تاوانی ئەزانم کە گەنجە پڕوزەکان و سەرە پیرە پڕ ئەزبوونەکان بە دوور بن لە کاروباری سیاسی. تاوانە ئیمڕۆ بێدەنگ بین و بینەوە سەر مەسەلەی ئەم مەنتیقەی ئەمە ئێستا لەگەڵ جەنابتانە بە زمانی کوردی ئاخافتنەکەم پێم خۆشە لەسەر ئەم مەنتیقەیە قسە بکەین. دیموکراسی لە عێراق شتێکی تازەیە، شتێک نییە کە عێراقەکان پێی ئاشنا بن. 2003 کاتێک کە ڕژێمی بەعسە ڕۆخێ هەموو کەسێک دڵی پێی خۆشە ئەڵێن لە عێراقا حەزبی سیاسی تازە دروستە بێت و بەرەو کەناری دیموکراسی و پلورالیزم سەر ئەبێت. بەداخەوە بینیمان لە کۆتاجارێکە کە ئەم حەزبە سیاسانی کە لە عێراق دروست بوون دوای ڕژێمی بەعس دەستیان کرد بە ئیشکردن بۆ بەرژەوەندی تەسکی خۆیان، دەستیان کرد بە قۆرەخکردنی ئابووری، بە قوتکردنی میلیشیاکان، بە بنکەنکردی دەوڵەت. ئەمە ئەوەیە کە ئێستا منێکی گەنج ئەڵێ عێراق بۆت لێ هاتدوای سەدام. لەبەر ئەوە پێم گرنگە کە گەنج و پیری کورد و هەموو عێراقیەکان ئێستا لە جاران سوورتر بن بۆ ئیشکردن لە کاروباری سیاسی، لە کاروباری ئابووری و هەموو کارەکانی کە لەم دەوڵەتە. باش جەنابەت تەمەنی 20 ساڵە کەچی لە وار پیرۆزبایت لێکم پێشەوە، یعنی بووە ئەندامی ئەنجومەنی شارەوانی وێتن بە تەمەنی 22 ساڵی ئەمە چۆن بۆ بڕیارەدا کە خۆت هەڵبژێری و جەنابەت ئەندامی پارتی سۆسیال دیموکراتی ئەڵمانیای بینیمە لەگەڵ سەرکردەکان لەگەڵ شۆڵتەس ڕاوێژکاری ئەڵمانیا لەگەڵ سەرکردەکانی دیکەی پارتەکەت ئەدبینم. پیرۆزبایت لێکم و پێم بڵێ چی وای کرد کە لە هەڵبژاردن خۆت بەربژێر بکەیت و دەرچووی و پەیوەندیت لەگەڵ و کەسانە چۆنە؟ قوربانت زۆر سپاس کاکە سەفینی خۆشەویست. ئەم تەجروبەیە بۆ من ئەمە یەکەم تەجروبەی دیموکراسی منە. پێشتر لە حیزبە چالاک بووم، ئەندامی کۆنگرە بووم و لە کارەکانی لە وەرگانەکانی حەبە زۆر چالاک بووم و ئیشمە کردوانە. ئەمە یەکەم جارە کە گەلی ئەڵمان دەنگم پێیات. ئەمە چۆنە کاکە سەفین؟ بۆچی هەم بۆ خۆم هەم بۆ هەواڵەکانم تۆزێک شتێکی زۆر لە زیاد خۆشەویسترە. وەکو وایە حزبی خۆشەویستی گۆڕان بێت لە زاخۆ دەنگ یەکەم بێنێ، باوەڕ ناکەی نەشوێنی ئەوە، نەمەنتیقەی ئەوە، نەمۆزوعەکانی ئەوە. ئەمە شتێکی تقریباً ئاوا بوو. 5 ساڵ زیاترە پارتی سۆوز و پارتی چەپ لەو شوێنە دەنگ یەکەمیان هێناوە، یەکەم و دووەم بوون. من نزیکەی تقریباً 3-4 ساڵە لەگەڵ کۆمەڵە کەڤاڵی کەمە زۆر لە شارەکە چالاکی وعدمان ناوە کە بە شێوەیەکی زۆر مۆدێرن و زۆر واقعبینانە لەسەر بەهاکەمان شەڕ بکەین. من ڕابەری مەکتەب بووم و سەرۆکی پەرلەمانی گەنجانی شارەکە بووم، ئیتر لە مزاهراتە قسەمە کردووانە خۆم تۆزێک عەجوولم لە کاتی انتخابات بێ انتخابات نەبێ حەزم لە مناقەشەی سیاسیە. شارەکەم و باز نەکەم من ئەناسن سانجۆڵا ئەناسن کێ ئەوانە دوایش کە لە حەزب تاو تێکرا و چەکانی و چەکانی نییە من قورسترین بازنەم هەڵبژارد. وتم ئەو بازنەیە من ئەیکەم. کاکە سەفین بردمانەوە
زانیومە بەشێک لەو ئەندامانەی خۆت بەربژێرەکانی دیکە دژایەتیان کردووی بۆچی دژایەتیاندا کردی لە کاتێک تۆ لە پارتەکەیوانی ئەمە تەجروبێکی تۆزێک ناخۆشە هەر لەسەر ئەوەش با ئەوەش ئاد بکەم بۆی زیادی بکەم لەسەر پرسیارەکەم بەڵی سیاستکردن لە ئەڵمانیا بۆی ئەوەی قژم زەرد نییە و چاومشی نییە زەحمەتە ئاسان نییە خۆی سیاست لە هەر شوێنێک بیکەی زەحمەتە سیاست بەڕێی من قورسترین هونەرە کە مرۆڤ پێگەیشتووە شتێکی زۆر ئاڵۆزە زۆر تێکەڵکێشی هەزار بابەتە لەناو خۆیە مەسەلەی تەکەتولات ئەمە هەم لە کوردستان هەیە هەم لە ئەمریکا هەیە هەم لە ئەڵمانیاش هەیە ئەمە شتێکی ئاساییە چی ئاسایی نییە کاک سەفین کاتێک کە ییت لەسەر کەسایەتی بەرامبەرەکەت بە ناشرینی قساکەی کاتێک ئەرگومنتی لۆژیکیت پێ نییە ئەمە لە ئەڵمانیا کەمترە سوپاس گوزارم کە لە ئەڵمانیا مناقەشە سیاسیەکان تۆزێک لۆجیکترە توانیم لەم ناکۆشەکانەیە دەنگی زۆر نەبەدەست بێنم بەڵام تەجروبێکی تۆزێک ناخۆشە کاتێک بینی هەواڵەکانت کە لەگەڵت لە یەک حزبە دژی دوژمنانی دیموکراسی شەڕەکەیت لە پرابینی لەم لاوە ئازارتەیەن ئەمە ئاساییە بەلای منەوانێ پاشا پەیوەندیت لەگەڵ شۆڵتز و سەرکردەکانی دیکەی پارتی سۆسیال دیموکرات چۆنە توانیتە چۆن لۆبیەکی باش بۆ هەرێمی کوردستان بکەیت بۆ کورد بکەیت ئەگەر کۆنگرێ ببێت و دانیشتێکی حزبی هەبێت بیان بینم وەکوتم لەم ئیشانەیە زۆر عەجوولم ئەچم بۆ لایەن قساکەم لەگەڵ یادا سەفەری پێشوو جەنابی ئۆلاف شۆڵتز بینی لە کۆنگری حزبەکەمانە کاندیدی ئێنە بوو بۆ سەرۆک وەزیران بەداخەوە دۆڕایم لەو کۆنگرەیە کاک سەفین چوم بۆ لای پرسیارم لە کرد کە دەوڵەتی ئەڵمانیا کە سێیەم هێزی ئابووری هەموو جیهانە بۆچی بەم شێوەیە لەگەڵ تورکیا بە نەرمی کاروباری سیاسیەکەین بۆچی وایەکەین ئێمە چەکی پێفرۆشین بە بەهای ملیۆنانی یۆرۆ ئەم چەکانە لەکوێ بەکارێنە جەنابی ئەردۆغان یەک لە ڕۆژئاوا بەکارێنێ دژی کەمینەکانی ناوخۆی بەکارێنێ معقولە دەوڵەتێکی دیموکراسی مۆدێرن وەک ئەڵمان هاوکاری کەسێکی وەک ئەردۆغان بکات جەنابی ئۆلاف شۆڵتز ئەگەر لێرە ئەڵێم کێشەم نییە جەنابی ئۆلاف وتی سان ئەردۆغان بۆ ئەڵمانیا هاوڕێیەکی خراپی گرنگە بار بۆ قسەیەکەم قسەیەکی زۆر ڕۆژیکیە هاوڕێیەکی گرنگی خراپە ئەبێت زۆر بە باشی لەگەڵی مەعاملە بکەین کاکە سەفین تورکیا لە شوێنێکە هەڵکەوتووە کە زۆر استراتیژیە لە بینی ڕۆژهەڵات و ڕۆژئاوایە ئەگەر ئێمە مامەحەمی بۆ نەکەین ئەو کاتە ئەچێ مل ئەنێ بەرەو رووسیا و چین و ئێرانەوە لەبەرەوە بۆ بەرژەوەندەکانی ئەڵمانیا ئەوروپای مامەحەمەی بۆ بکەین و هەنێ جار بەداخەوە لەسەر حسابی نەتەوەی گەلی کورد هەوڵ ئەم لەگەڵ هاوڕەکانی کەمان لە حزبە ئەمە کەم بکەینەوانێ کاکسن هەر لەسەرەوە بابەتە ماوەیەکە لە ئەڵمانی هەڵمەتێک دەستی پێکردەوە بۆ ناردنەوەی پەنابەرانی کورد دەتەوەکانی کەشی تیا وەڵامەوانەی کورد لە سۆشیال میدیاش کاردانەوەی زۆری دروست کرد جەنابەت لەگەڵ کوردانی دیکە ڕەوەندی کورد لە ئەڵمانیا چیتان کردو بۆی کە بتوان هاوکار بن ئەو کوردانێک کە ماوەیەکی زۆرە لەوێ ژین نەنێردرێنەوە بەداخم زۆر بەداخم و کۆمەڵێک هاوڕێی خۆشەویستی خۆم بەر ئەم تەوەژمە کەوتون و چوونە نێدران توانێت بۆ کوردستانە بۆ عێراق کاک سەفین دووبارە حەزەکەم لەوە باسی بکەینەوانێ کە بە گەنجانی کورد بڵم لە تاراوگاوە بە هەموو نەتەوەکانی کە دەوڵەتی ئەڵمانیا وڵاتێک نییە کە خێرخواز بێ ئەمە چۆن بڵێ ڕێکخراوێکی خێرخوازی نییە پارەت باتی بەبێ هۆکار ماڵت باتە بێ هۆکار داواکارم لە گەنجەکان و لەوانەی کەسە لە ئەڵمانیا ئەژین ئەگەر کارەکەی بڕۆ کار بکە ئەگەر زمانە خوێنی بڕۆ زمان بخوێنە ئەگەر مەکتەبەکەی بڕۆ مەکتەب شتێک بکە بەڵام ئەگەر توی لە ماڵەوە دابنیشی نەبخوێنی نەکار بکەی با تۆزێک حەق بین بەم دەوڵەتە کە نەنەوتی هەیە نەگەشت و گوزارێکی ئەوە نە عەجیبی هەیە ئەڵمانە بە باج ئەژی دەوڵەتی ئەڵمانیا واتە باجەکەی خەڵک هەیە لەوێ بان شەشی بانی لە خەوە لەسێ چوار ئێوارەشتە بۆ ماڵەوانێ و باجە بە دەوڵەت ئەگەر تۆ ئەتوانیت بەشدار بێت لە ئابووری ئەڵمانیا و ئەگەر نەشتوانیت و لەسەر ئەمە سزا وەربگریت من تۆزێک بەڕەوای ئەبینم کاکە سەفین بەڵام تاو کەریم قسەیە بێت ئێستا بە شێوەیەکی گشتی جەوێکی سلبی دروست بووە دژی پەنابەران ئەمە معمەلی ئەم ترسە حزبە ڕاستڕەوەکانی ئەڵمانیان نازیەکانن هاتوون بە بۆنی ئەم ترسەوانەیە دەنگی خەڵک کۆکەنەوانی و ئیشی سیاسیەکەن ئەمە تاوانە بۆیە داواکارم لە گەنجی کورد خۆتان مەخەنە بەرەو تەڵەیی کە حزب ڕاستڕەوەکان ئاینە ئێوەی تێ بکەون بڕۆن ئیش بکەن زمان بخوێنن
وبخوێنن جا زمان بێ یان مەکتەب و هەر شتێکی کە بێ شتێک بکەن ئەڵمانیا وڵاتی دەرفەتە ئەتوانین بگەین بە ئامانجەکانمان باشە کاکسن وڵی شتێکم لە ئەمە پێێتی پیشاندەم ئینجاگەر پێت خۆش بێت لەسەرەوە پرسیارت لێ یەکەم ئەگەر پێشت باش نەبێتن لەسەرەوە زۆر ئاساییە کاکە باشە جەنابەت ڕابەری گەنجانی پارتەکەی خۆتی لە شارەکەی خۆت و وێنەیەکت لەو ماوەیەدا لە سۆشیال میدیا زۆر کاردانەوەی دروست کرد ئەو وێنەی کە لەگەڵ کۆمەڵێک کەسی تری گەنجی تری کە لەوێ ئاڵایەشی LGBTQ هەیە ئەوانەی کە هاوڕەگەز خوازن جەنابیش تر لەنێ ئەوانی لە سۆشیال میدیا کاردانەوەی زۆری دروست کردوەوە ئەمە چییە بابەتەکە ڕاستی بابەتەکە چۆنە سان سەپۆرتی و LGBTQ یانەوە تا تەنها شتێک بە کەوتوێت هێناوی کاک سەفین ئەم بابەتە بۆ شخصی خۆم سانجۆڵە بابەتێکی بچووکی پوچە بچووکی پوچە کوردستان ئەم ناوچەیە و ئەڵمانیا خاوەنی هزار کێشەیکەیە بەڵام مادام جەنابەت پرسیارەت کرد و لای بینەرانیش لەوانەیە پرسیار بێشتە لە مێشکیانە بە ئاسایی وەڵامی ئێمەوانێ و ئەمە کۆتا جار بێ لەوانەیە کاکە سەفینی خۆش کە سەفەری پێشوو لە میدیایکی بەڕێزی کوردیەوە ڕوونکردنێکم لەسەریە من لە حزبێکە ئیشەکەم کە کۆنترین پارتی سیاسی ئەڵمانیایە و لە ئەوروپا و لە ئاسی جیهانە گلۆبال پلەیە یعنی یاریزانێکی جیهانی حزبی SPD ئەم پارتە سیاسیە پێکاتۆ لە کۆمەڵێک ئۆرگان و ڕێکخراوی زۆر جیاواز ئەمە لە ئەوروپا هەموو کەسێکە لە ئەوروپا بێ ئەزانێ ئەم مۆزوع لەوێ شتێکی ئاساییە لە من پرسی ئایا من بۆ مۆزوع لەوە حزبەیەم ئەبەدەن من دوای ئاشتی کەوتوم ئاشتی ئیجابی دوای دادپەروەری کەوتوم دوای ئازادی تاک کەوتوم مۆزوعی من نیە ئەمە لە هەواڵەکانی کەم لە حزبە ئەگەر دوای ئەوە بکەون ئەوە ئەڵبانیایە کاکە سەفی بە من ناگۆڕێت ئەزانم لە هەمان کاتێک ئەمە لە کولتوری کوردیە شتێکی تا بڵێ تەبووە من قبوڵمە تەبووە بێمە سەر ئەم مەسەلەی ڕسمەکە خۆی لە خۆیە کاک سەفینی خۆشەویست ئەمە 2020 هەمان هەڵبجارنەکانی ئەنجومەنی شارەوانی ئێستا کە من تیاخۆم کاندید بووم سەفەری پێش 2020 کە ئەم ڕسمە گیراوەتیایە من کاندید نەبووم من هاوکاری هەواڵەکانم بووی بیبەنەوە انتخاباتەکە ئەو ڕۆژەی کە حملەکەمان کرد شەمەیەک بوو و دوای ڕسمێکی جەماعیمان گرتووانە لەگەڵ خاتوونی مەحافظ جەنابی سۆنیا خان ئەم ڕسمە گیرا لە تەنیشتی ئەم ئاڵەیە بۆ من ئەو کاتە بە هیچ شێوەیەک مەوزوع نەبوو کاکە سەفین مەوزوع نەبوو لەبەرەوەی کە ئەگەر جەنابەت هاوڕێت هەبێ یان ناسیاو هەبێت لە ئەڵمانیا ئەم شتە لەوێ شتێکی زۆر تەبیعیە کاکە سەفینی خۆشەویست و لێرەش قبوڵمە کە تەبیعی نییە پامەکەم گەیشت و حەزەکەم ئەو بڵێمەوانەیە جەماعەت بابەتی گرنگمانەیە کورد لە خەتەرایە لەشکر یەک نییە زمان یەک نییە ئابووری یەک نییە باسی ئەوانە بکەیت کاکە سەفینی خۆشەویست باسی وت کرد گوتت لە پێناو ئاشتی دەیە کۆش زانیومە بەم تەمەنە گەنجێ خۆتەوە بڕیاردەوە بۆ نۆبڵی ئاشتی تێبکۆشی دەتوێت لە داهاتوو نۆبڵی ئاشتی وەربگری ئەمە ڕاستە ئەزانی چی خەڵاتەکە خۆی لە خۆیە شتێکی بەبەها نییە خەڵاتێک تێنێ جا ئەڵماسە یان تەنەکەیە خەڵاتێکە ئەدەنی بەڵێنە چی گرنگە لەم پرۆسەیە کاک سەفین ئەوەیە کە تۆ لە جیهانە هەوڵ ئەیت بۆ ئاشتی کە خوێنی خەڵک نەڕێژدرێ نەک هەر ئەمە بەڵکو ئاشتێکی ئیجابی بێ تێکەڵێ بە دیموکراسی بە ئازادی بە عەدالەت بۆ ئەمە خەباتەکەم ئەمە بۆ بە لایفستایلی من هەڵەسم لە خەو هەتا ئەنوم خەریکە مەزموو ڕاست بم باشە کاکسان پێت وایە سیاسەت لە هەرێمی کوردستان ئاسان نییە بەوەی هەبوونی ئەم هەموو هێز و عەشیرەتانەی کە هەن ئەم تێڕوانینە لەکوێوە سەرچاوی گرتووە ئەگەر تۆ لە وڵاتێکە ئەگەر لە وڵاتێکە خەبات بکەی کاک سەفین کە حزبی نادیموکرات و یان فکری نادیموکرات لەسەر حکم بن دەوڵەت بنکە دەکات ئابووری تاخ دەکات و پەرە ئەیاد بە دروستکردنی هێزی میلیشیایی و لە عێراقیشا ئەمە زۆر بربڵاوە و زایدن بۆ ئەمەش ئێمە خاوەنی یەک دنیا عەشیرەتی بەهێزی لە مەنتیقەیە کە نەفیکردنیان هەم خراپە و هەم نەگونجاوە لەبەر ئەمە قورسە تۆ بتوانیت لەگەڵ ئەم مجتەمەعەیە بیت و بڕۆیت بێ ئەوەی کە ئاگاداری هەنێک خاڵی هەستیاری کۆمەڵی کوردی بیت
عشيرت لما منطقه بالا دسته كاكسفين ناتو نفي بكيت ئەوەی کە ئێستا ڕوویاوە بۆ نمونە لە بینی دوو بنەماڵی خۆشەویستی گۆران و هەرکی من زۆر ئازارم پێی چەشت چونکە ئەبینیت لە دەرەوە کە هەرێمی کوردستان ساڵانێکی زۆرە بە چرای ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بێندرێ دیموکراسی هەرێم لە پێش زۆر بەغداوەیە ئەم هەڵە بچووکانە کە ڕوئەن زۆر لەسەر ئەم قەواری هەرێمەکەوێت بۆیە یعنی لە هەردوو لا تێگەم نە عاشایر نەفیەکرێت و نە حکومەت وانێ بە ئاسانی ئیش بکات ئەبێ زۆر بە عەقڵێکی نەرمەوانەی خەبات بکەیت باشە دێمەوە سەرەوە بابەتە پرسیارێکم بۆت حازر کردو بەڵام پێش ئەوەی لە پرسیارەکەم دوور بکەمەوە ئەمەیە بزانم سانجۆڵا لە هەرێمی کوردستان بە سیاسەتی کام حیزب سەرسامە پشتگیری کامیانەکە لە کامیانەوە نزیکە ناگەمە تەڵەکەتەوانێ تەڵێ نیە هەر پرسیارێکی زۆر هیچ حزبێکم لە کوردستان بەلاوە حزبێک نییە کە لە 100% دیموکراسی بێ هیچ حزبێکم بەلاوە نییە ڕێژەیەن کەم تا زۆر ئەوم پێ باشتر لە مۆزوعێکە ئەوم پێ باشتر لە مۆزوعێکی کاکسەفی بەڵام من بۆ من گرنگ کۆی پرۆسەکەیە لە هەرێمی کوردستان ئەبێت هەموو حزبەکان دەستکن بە یەکخستنی ماڵی سیاسی خۆیان کاکسەفی پێشمەرگە قارەمانەکان کە لە شۆڕەشی نۆ خەریکی خەبات و پێش شۆڕەشی نۆش لە شار و لە شاخ بوون هەتا ئێستا بەهاکەیان بەدی نەهاتووە دەستوری کوردی نەنووسراوە ئابووری کوردی یەک نییە سوپای کوردی یەک نییە علاقاتی خارجیمان یەک نییە کەواتە بێ ئیمڕۆ زۆر سوورتر لە جاران لە شاخ خەبات بکەین بۆ هەرێمێکی دیموکراتخوازی ئاشتی خواست باش کاکسان جەنابەت ئەزمموی سیاسەتی ئەڵمانیات هەیە لێرە لە هەرێمی کوردستان جیا لە حزبانی دەسڵات ئۆپۆزیسیۆنمان هەیە خەڵکی کۆمنتی جیاوازی لەسەر هەیە بە تایبەت لەم چەند ساڵی ڕابردوو پێیان وایە کە بوونێتە هۆی تێکدانی ڕەوتی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان جەنابەت چۆن ئۆپۆزیسیۆنی هەرێمی کوردستان ئەبینی جارێ لەسەر خۆی ئۆپۆزیسیۆن گرنگترین شتە لە دیموکراسیە کاکسەفین لەم ژوورەی ئێمەیە ئەگەر هەوا ئاڵوگەڕ نەکات ئەم ژوورە بۆگە نەکات کاکسەفین لە حکومەتە ئەگەر حزبەکان نێن و بڕۆن حزب حکومەت گەندەڵە بێ بۆ نەکات بۆیە خوازیارم کە لە کوردستان بگەین بۆ ئاستی دیموکراسی کە پارتی و یەکێتی لە چەند هەڵبژاردنەکە بدۆڕێن با حزبێکی کە بێت هەناسێکی کە بات بەڵام ئەوەی کە بینم یعنی ئۆپۆزیسیۆنێک کە هەیە ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینەیە بەڕایتەوە ئەزانی چی من باش ناناسم نازانم پرۆگرامیان چییە ئەوەی کە بینم لە ڕووی میدیاوە ناوبەنەوە سێرەکیان دەکەم وانە بە کۆی گشتی پێم خۆشە کە هەن ڕەخناگرن و ئەزانن کە گەندەڵی لە کوێ کردوانە ئەمە خاڵێکی ئیجابیە بەڵام ئەگەر تۆ لە من پرسی ئەمانە حزبی دەوڵەتدارین نەخێر زۆریان ماوە یەکەتی و پارتی بەبوونی تەجروبەی شۆڕشیانەوە یعنی لە ئاستی ناوچەکەی هەم علاقەیەکی باشن دروست کردووە و هەم ئەتوانن لەگەڵ بەغای باش جموجۆڵ بکەن حزبەکە تازەکان ئەمان تازە کرچوکاڵە ئەبینم لە ناوخۆیە زۆر بە حەماسەوە کارەکەن بەڵام بۆ قەزیەی کوردی لەسەر ئێران سەر تورکیا لەگەڵ ئەوروپا لەگەڵ ڕوسیا و ئەمریکا لاوازن و هەرێمی کوردستان بەدەر نییە لە هاوکێشە گەورەکەی ئەو مانتیقەیە بۆیە داواکارم لە حزبی ئۆپۆزیسیۆن خەریک بن دەستکەن بە دروستکردنی استراتیژیەکی سیاسی گرنگ بۆ ئاسی دەوڵەتیش ئەو کاتە قسەی کاکەینەوە باشە بەڵام کاکسەفین بەڵام ئێستاشی پێوە بێ بە گەنجە خۆشەویستەکانی ئەم مانتیقەیاڵم بڕۆن ببن بە ئەندامی حزبەکان بە یەکێتی بە پارتی بە بەرەیگەل بە نەوەین بە هەمویان گرنگە گەنج بەشداری حزبی بکات باشە لە میدیاکان دەرەکەوی لە سۆشیال میدیا بابەت بڵاوەکەیتەوە بەڵام سڵانجۆڵامان نەبینی لە دوای ڕووداوەکانی لالەزار هیچ بڵێت کۆمنتی بەڕێزت لەسەر ئەو ڕووداوە چۆنە چۆن سەیری ئەو ڕووداواکەی کاکسەفین بالفعل تۆزێک لە ڕووی میدیاییەوە بە هێواشی هێشتمەوانێ بەڵام دڵنیا بە لەسەری ئیشم کردووە ئیش کردووە لەسەری دەستگیرکردنی سەرکردە ئۆپۆزیسیۆنەکان لە سلێمانی پێت وایە ئەمە کارێکی باشە ئەوە بۆ شێوەیە ئەوەی کە لە لالەزار ڕوویە جارێ سەر تا ئاخری هیچ پەیوەندیشی نییە بە دادوەریەوە هیچ پەیوەندیشی نییە بە دیموکراسیەوە و بە هەنگاوێکی کە منطق قوڵی بێت
پینەپەڕۆیەکەن لە ڕووی محکەمەوە دادوەر بڕیاریە پینەپەڕۆیەکەن بەڵام هەر کەسێک 5 گرام لۆژیک لە مێشکیا بێت ئەزانی ئەمە سەر لە بەریشتێکی سیاسی بووە. من و کاگەلاهور لە ڕۆی سیاسی و عەقڵەوانی زۆر لێک و دوورین و جەنابیان لەگەڵ براکانی کەیە کاتێک کرێکەتی نیشتیمانی بوون بەدەر نەبوون لە هەڵەی زەقزەق بەدەر نەبوون لەمە. ئەگەر لە من پرسی ئەمێکە لە لەزار کراشتێکی باش بوو یان خراپ بوو هەر کەسێک بڵێ باشە دووبارەیەکەمەوە 5 گرام لۆژیک لە مێشکی نییە دەبابە بەکار نایەت بۆ شتێکی ئاوا. ئەمە پیشاندانی ماسوولکەی سەربازیە و لە شارێکی سلێمانی کە شاری ڕۆشنبیریە تەقەبولکردنی زۆر قورسە هەر ناکرێت. ئیمڕۆ لە سلێمانی و هاتم وێرە دوێنێ لەگەڵ ڕەفیقام لە دەرەوە بووین وانە کاکە سەفینی خۆشەویست باوەڕ کە دوێنێ ئێوارە لەو دانیشتنەیە لا لەزار لەو شەوەی کە بەسەری هات تۆختر بوو لە مێشکی خەڵکە. کاکسان لە سلێمانی ئێستا سێ سیاسی دیار دەستگیر کراون لاهوری شەخ جەنگی لە بەرێگەڵ و شاسوار عەبدوڵواحید لە ناوی نوێ و ئارام قادریش پێشتر لە هاوپەیمانی بوو سکرتێری و حزبە بوو. پێم خۆشە سەرنجی تۆ لەسەرەوە بزانم چۆن سەیری و بابەتاکەی. کاک سەفین ئەگەر لێم پرسی لە ڕووی فکری سیاسیەوە لەم سێناوی کە جەنابەت ناوت هێنان نزیکم زۆر دوورم لە ڕووی سیاسیەوە لە ڕووی بیرکردنەوە زۆر دوورم لە هەرچیکانەوە. بەڵام گرتنی ئەم جۆرە کەسانە ئەم وەجهانە و بەم شێوەیە باشە ئەبەدەن باش نییە. ئەوانەیە کە ئێستا لە سلێمانی حکومەکەن و دەسەڵاتدارن شاری سلێمانی ناناسن. من بە بۆنی ماڵی باپیرمەوە و خەڵک لە چایخانە جوانەکانی وەکو شەعب و ناو شار کە گوێگرم لە خەڵکی کۆنی سلێمانی ئەزانم کاکە چ شارێکە سلێمانی. سلێمانی مەڵبەندی شۆڕشەکان بووە شارێکی سەقافی هەموو عێراقا کاکە سەفینگیان کە شتێکی ئەوە ڕوئەیات لەسەری زۆر قورسە. خەڵک کە ئێستا قسە ناکات و دڵێکی زۆر بەرزی نییە قەلەقە کاکە سەفینگیان قەلەقە بەڵام دڵنیا بە لەوەی هەموو ماڵێکی سلێمانی تووڕەیە لە کاربەدەستانی ئێستا سلێمانی هەموو ماڵێک بە تەحەداوە ئەو قسەیەکەم. ئەمە بەکوێوە گات ئەم شەڕۆشتە کاکە سەفینگیان بەکوێوە گات جارێ وەکو گەشترش وتم دەبابە لەسەر شاری سلێمانی لەسەر شەقامەکانی شاری سلێمانی کە بێندرا ئەمە بەس لە کاتی بەعسا بینیوتە دژی کورد بەکار بێ بەس لە کاتی بەعسا ئەمە حەزم ناکرێت بە ئاسانی حەزم ناکرێت بە ئاسانی و هەم جەماعەتی عەرەبەکانی خواروی عێراق پێیان زانیوە زۆر لەسەری بەتوندی ئیشەکەن و هەمیش ئەوروپیەکان و ئەمریکیەکان لەسەری زۆر بەسلبی قساکەن. ئەوروپا سیاسەتی شەخسی قبول نییە ئێستا وای لێ هاتووە ئەم مانتیقەیە. داهاتوویان چی لێیە؟ داهاتووی کاگەلاهور بە نمونە چی لێیە کاک سەفین؟ وڵا دوێنێ بیرم لەو مۆزوعا کردەوە وتم ئەگەر من کاک باڤڵ بم چی لەسەر لە کاگەلاهورەکەم لەسەر ژنە لای من چی لێەکەی؟ وڵای نازانم چونکە ئەگەر دەری کەم ئەوە لەسەر من نەکەوێ لاشم بێ هەر لەسەرم نەکەوێ. ئەزان نەکو چی لێ هاتووە وەکو ویلاتوە یەک پارچە چەقۆ لە قوورک تابێ دەری بێنەی بریندار دەکات هەڵی خەیتە ناوسکتەوە بریندار دەکات ئەوەی لێ هاتووە. ئەمە دەرخەری ئەوەیە کە بڕیاری سیاسی کە بە لۆژیکێکی قوڵ نادرێت پەنگی گەورانێتەوە بێ. کاک باڤڵ و کاک قوبات و هەموو هەوڕەکانی کە لەیکەتی سا کە حکمەکەن وەکو ئینسان خەڵکانی لەوانەیە باش بن بەڵام لە ڕووی سیاسیەوە هیوادارم دەست بکەن بە دەوری سیاسی بەخۆیان چون سێری دەورە بکەن و مامۆستا و مستەشار بگرن لە دەرەوانە تا تۆزێک بتوان قوڵتر بڕیار بن. کاک سەفین ئەگەر جەنابێک کاگەلاهور ئەم تۆمەتی بەسەرا پسە پێندرێ کە بە فەعلی هەوڵی تیرۆرکردنی کاک باڤڵی یاوە 100% دژی ئەمەم کوشتنی هەر کەسێک ئەو پەڕی بێ ڕەوشتیە کوشتنی هەر کەسێک. چیم پێ ناخۆشە لەم کەیسەیە کە ئەوەیە کۆمەڵێک زۆر خەڵکی یعنی تەنها لەبەر بژێوی ژیانی خۆیان لەگەڵ کاگەلاهور و تیمەکەی بوون ئێستا بێپارە کراون. یعنی خەڵکێک کرێی ئەبێ کرێکەی بات مناڵی هەیە بێسەر و شوێن کراوە کەس وەریان ناگرێ بۆ ئەم کۆمەڵ خەڵکە بەڕاستی داخەخۆم. هیوادارم کە سەرانی ئێستا یەکێتی چاو بپۆشن لەم کەسانەی کە تەنها بۆ بژێوی ژیانیان لەگەڵیان نابوون هەر بەخۆیان نابزانن. حیزبەکانی کوردستان بە هەر هەمویانەوە پڕن لە کۆمەڵێک ئەندام کە بۆ پارە و بۆ بژێوی ژیانی خۆیان لەگەڵیانان تەقدیری ئەو خەڵکە بگرن و وازیان لێ بنێت. باشە وڵا هەر لەسەرەوە پێم خۆشە ئەوەی شاسوار عەبدوڵواحید کەیسەکانی لەسەرەوەیە کە
مافی خەڵکی زەوت کردووە پرۆژی چاڤلندێک لەو پرۆژانێک کە خۆی خاوەنداریەتی کرد بەڵام پشکەکانی بەششی هاوڵاتیان بوون و خەڵک مافەکەی وەرنەگرتوت ئێستا لەسەرەوە گیراوە ئەم قەیز ئەم جەنابی چۆن سەیرەکەی جەنابی کاک شاسوار یعنی تۆزێک مۆزوعەکەی ڕوونترە بەڵێ واز بێنە ڕەخنەکانی قبوڵە جوڵانەوەکەیم هەرچەنە پۆپۆلیستیە بە هەبێ کێشەمان نییە بەڵام خواردنی پارەی خەڵک و ئیهانەکردنی خەڵک بەوەی کە درۆی لەگەڵەکەیت ئەمە تاوانە یەکێتی نیشتیمانی کوردستان و هەنێک لە حیزبەکانێکە کە ئەمان لە کاک شاسوار قبوڵە کرد زیرەکیان بوو ئەمە فێڵیان لێ کرد کاکە سەفی کاتێک کە پارەی کارەبا ئەم شتانەی نایە ئەوەی کە من ویستومە لەسەری وەستان تا قەرزەکان زۆرە بێ ئێستا بچوون بۆچی بۆچوون لەم کاتەیە قەرارەکە سیاسی دووبارە ئەمە فێڵ بوو بەڕای من یعنی فێڵیان لێ کرد بە شێوەیەکی سیاسیانە هەڵبژاردننی عێراقە ئەمە لەبەر ئەمە ئێستا ئاینوێت دەنگی چی ناڕازی لە سلێمانی بەهێز کە بکەن ئەمە سیاسیەکەی لە ڕووی یاساییەکەوانێ بەڵێ کاکسەر بەڕای من شتەکان دیارە طبعاً کاکسان بۆی بەڕێست و بینەرانیش بزانن ئێمە لە پایتەختمیدا بۆ پەڕی هاوسەنجیەوە کارەکەن لەسەر بنەما و پرانسیبەکانی کاری ڕۆژنامە نووسیکاری خۆمانەکەین چۆن باسی کێشەکانی سلێمانی بکەین ئاواش باسی کێشەکانی هەولێر و شارەکانی دیکە ئەکەین باسی لارەزارمان کرد ئێستا گەڕێمەوە هەولێر دوای ئەوەی کە کێشەی نێوان هەردوو عەشیرەتی هەرکی گۆران ڕوویدا زانیمەوە بەڕێزت ئەتەوێ سەردانیان بکەی و چاویان پێت بکەوێتن پێم وایە ئەمڕۆ سەردانی خورشید هەرکیەکەی بابەتە چۆنە بۆچی دەتوێت سەردانی بکەیت کاک سەفین جارێ زایدەن بۆ قسەکەی جەنابێت ئیمڕۆ جەنابی کاک خورشی هەرکیە بینم و لەم ڕۆژانەشە جەنابی کاک بشاری گۆرانە بینم من پێم خۆشە لەم کێشەی تێبگەم و پێشێک کە بێمە سەر ئەم کێشەیە حەزەکەمەوەت بۆ ڕاست بکەمەوە کە کێشەکانی لالەزار و کێشەکانی نێوان ئەم دوو عاشیرەتە پەیوەست نین بە دوو شارەوە ئەم ناکۆکیانە کە ڕوئە لەم جۆرەیە لەم چوارچێوەیە لە کێشێکی قورسی هەیە لەسەر شانی هەرێمی کوردستان ناوبانگی هەرێم ناشرینەکە لە ئاسی جیهانە ئەمە بۆ چی وایە هۆکارێکی بەسیتی هەیە دیموکراسی لەم مەنتیقەیەمە پێش نەکەوتووە نەک پێش نەکەوتووە بەڵکو ڕۆژ بەڕۆژ بەرەدواواچێ من پێم خۆش جارێ سەرەتا وەکو گەنجێکی کورد زمان لە عەشیرەت تێبگەم من یەک ئەوەنە زەڕە بیری عەشیرەتم قبوڵ نییە یەک ئەوەنە من باوەڕم بە دەوڵەتداری هەیە عەشیرەت وەکو پاشاگەری لەسەر دروستکردنی دەوڵەت بلۆکیەکەن ڕێگری لێکن لە دەوڵەتێکی بەهێز بەڵام مەرجە لەسەر هەموو تاکێکی کورد کە ڕێست لە عەشیرەت بگرین ئەگەر قبوڵی شت نەبێ ئەبێ ڕێزی لێ بگرین و لەسەرم کێشەیە کاک سەفێنی ئەزیز زۆر ئازارم چەشت وەکو لالەزار چونکە وەکو بەجەنابتم وت هەرێمی کوردستان مدەیەکی زۆرە لەم مەنتیقەی شەرق ئەوسەتا بە چرای مەنتیقەکە بێندرێ دیموکراسی کوردستان و هەرێم لە دیموکراسی بەغا زۆر بەرەو پێشتر چوو بوو بەس کە شتێکی ئەوە ڕوئەیات کاک سەفێنی ئەزیز خێزانەکەم کە ئەڵمانە و 27 مانگ ئەگەڕێتەوە بۆ لای من بۆ ناسینی عایلەکەم کاکە ماڵە خەزورانم ئەو زانیارم هەبوو ئەزانم گەڕانەوەکەت خێری پێوەیە قوربانت چۆنەوە بابەتە بڕیارە داوە هاوسەرگیری بکەیت بۆ کاتێکی کاک سەفین بێمە سەر مۆزوعە ماڵە خەزورانم کە ئەنزانی کچەکان یەتەوە بۆ کوردستان بەتایبەتی بۆ سلێمانی و بۆ هەولێر مەنتیقەیە سێر ئیخبارەکەن بە زمانی ئەڵمانی ئینگلیزی ئەزان کە چی ڕۆیاوە و داوام لێکن کە ژیانی کچەکەیان و ژیانی خێزانەکەم پارێزم کاکە سەفینجان ئەمە جاران وای نەبوو هەرێمی کوردستان هەر شتێکی تیا بوو بێ کاکە ئەمنەتی تیا بوو ئەمنیەت تیا بوو ئێستا بینی لە سلێمانی دەبابەیە تۆڕا بۆ کێشەکانیان لە هەولێرە بینی کە دوو عەشیرەتەقاکەن لە یەکتری کە جوابی ئاساییشە دەرێتەوەینە بە شێوەیەکی زۆر ناشرین من ئەمەوێت بەوەرە کاکە سەفین ئەم دوو عەشیرەتە بەڕێزە جارێ هات تێبگەم لێیان هەرکی چییە گۆران چییە ئەمانە خاوەنی وەزن و پێگە و شتی خوێن لەم هەرێمەیە و بەلای منیشەوە ئەوەنەی کە خاڵی هاوبەش هەیە لە بینی هەرکی و گۆران ئەوەنە خاڵی جیاواز نییە هەرکی و گۆران کوردن کورد لەژێر هەڕەشایە لەلایەن ئێران لەلایەن تورکیا لەلایەن عەرەبەکانی جنوب عەشیرەتە خۆشەویستەکان با یەک بگرین ئەو تاقەیە کە لە کوردایە لە عەشیرەتەکان هەبێ بیکەین بە یەک دژی دوژمنەکانمان
نەک دژی یەکتری بە واچم بۆ لایەن باشە لە عێراق گۆڕانکاری زۆر ڕویان داوە کوردیش وەکو نەتەوە هەر لە تاوی نەوت قوربانی زۆری داوە بەڵام تاوەکو ئێستا بە خەونەکەمان نەگەیشتن کاتێک من و تو چاوپێکەوتەکەین ڕێک لەو ڕۆژەیە لە 25 سپتێمبەری ساڵی 2017 ئێمە ڕفراندۆمی سربەخۆیمان کرد گشتپرسیمان کرد دوێنش سەرۆکایەتی هەرێمی کوردستان ڕاگەیەندراوێکی بڵاو کردو لەسەرەوەی کە پشتگیری سربەخۆی فەڵەستین نەکاتن سانجۆڵا پێی وایە کە هەرێمی کوردستان سربەخۆ بێ و چۆن سەیری و هاوکێشاکات کاک سەفین نەتەوەی کورد وە قەزیە کوردی لە هاوکێشە گەورەکەیە مەنتیقەیە لەسەر ئاراستێکی زۆر ئیجابیە لە هاوکێشە گەورەکەیە بەڵێ ئێستا ئەکەوێتە سەر ئەوەی ئایا بڕیاری سەرکردە سیاسیەکانی کورد چۆنە ئەگەر بڕیاری ژیرانە بین بڕیاری ئازانە بین لەو باوەڕێم داهاتووی ئەم قەزیە لە شەرقی ئەوسەط زۆر ئیجابیە و ئەگەریش بە بیری تەسکی حزبی بە بیری تەسکی شارچێتی عەشیرەتچێتی خەبات بکەین دواکەوی و ئێمەی کوردیش ئەو مێژۆمان هەیە لە سیڤەر دەرفەتێکی زۆر باش بوو ببین بە دەوڵەت کە نەمان قۆستەوە و کە دوژمنەکانمان بەهێز بوون لۆزانی بەسەراهات گەلی کورد سەرکردەکان دەرفەت هاتووەکو سیڤەر بیقۆزینەوانێ زۆر باشە نەیقۆزینەوانێ دڵنیا بە لۆزانێکی بەسەر لەدایکە بێتوانێت کاکە سەفی ئەو گشتپرسیە تەنها بۆ ڕای خەڵک بزان نەکەوێ کە سەر بەخۆی ڕابگەێنن باشە پێم وانەیە پێتوانە کورد حەقی وەی هەبووە کە گشتپرسی بکە بۆی کە دەنجی خەڵک بزانێت بزان خەڵک لەوێ سەر بەخۆی یانی بڕیارەکە بۆی ئەگەرم جارە تا ئاخر تەواوی بکەم ڕێگەم پێویست سوپاسگوزارە بم وەکو وتم ئەمە پرسێکی ڕەوای ئەم گەلەیە و بەلامەوە زۆر ئاسایی بکرێت بەڵام کەسانی سیاسی کە ئیشی سیاسیەکەن ئەبێت تۆزە کاوکێشەکان قوڵتر بخوێنەوە ئایا من دەوڵەت دروستکەم بەڵام خەڵکەکەم هەمی مردبێ ئەی دەوڵەتە بۆ چییە سنوورە بۆ چییە وەکو وتم دەوڵەتی کوردی دەرەنگ و زوو کەوتووە هەر لەدایک ئەبێت بەڵام 2007 من تۆزێک بەزوم ئەزانی بێمە سەر پرسێکی سەرۆکاتی هەرێم کاک سەفین پێم خۆش بوو بڵێ بۆچی چونکە جەنابی کاک مەسعود و هێرۆخان و برادەرەکانێکە کە لە 2007 وتیان ڕەفراندۆمەکەین بەپێی زانەرەکانی من ئیسرائیلیەکان وتیان کورد بڕۆ بیکە لە پشتین ئیسرائیل وعدێکی ئاوای هەبوو لەگەڵ کوردستانە کردمان چی ڕوویە تورکیا عێراق ئێران ئێمان گۆشەگیر کرد ئیسرائیل چی کرد هیچ لەم حاڵەتەیە کە سەرۆکاتی هەرێم پشتی قەزەی فەڵەستین ئەگرێ زۆرم پێخۆش ئەمە حەقێکە هی فەڵەستینە و هیچ پێویست ناکرێت لە پشتی ئیسرائیل بین لەم تاوانی کەیکات چونکە بەڕاستی بە هیچ شێوەیەک 2007 پشتی ئەم نەتەوەی نەکرد باشە پێم خۆشە بزانم سانجۆڵا چۆن سەیری دۆخی سیاسی عێراق کات لەم بەناو کۆمار عێراقەیە کاک سەفین دۆخێکی زۆر نالەبار هەیە بۆ کەمینەکانی ئەم وڵاتە دەستوری عێراق کە دوای سەدەم ئەنووسرێتەوە 2005 لەلایەن کوردیشتیا بەشدارە هەتا ئێستا جێبەجێ ناکرێت مافی بودجێ ڕەوای کورد هەتا ئێستا بە نەقەنەقەیەن مادەی 140 هەتا ئێستا بۆیان مەوزوع نییە ئێ باشە چەند کورد بەوە فێرە کاک سەفین چەند لەسەری زۆردارتر بی ئەوە نا تاقەی بۆ ئازادی گەورەتر ئەبێ یعنی چی ئەم جۆرە لە دەوڵەتداری ملکەشە بەرەو جەنگێکی ناخۆیی تر هیچ ئیجابی نایبینم و ئەوانەی کە کەسا لە دەروی عێراقەوە تەسیرەکەن لەسەر ناو عێراق بەلای منەوە شەیتانیەم سەردەبن و سەرچاوی کێشەکانی عێراقیشن داواکارم لە دەوڵەتانی دراوسێ کاکە سەفینگیان واز بێنن لە عێراق پڕە لە کێشە و داواکارم لە کوردستانیان یەک بن هاوکێشەکە بۆ کورد ئێستا زۆر ئیجابیە من زۆر سوپاس دەکەم ئەگەر دوا پەیامت هەبێ ئەگەر کۆتایی بە بەرنامەکە ئاهێنین هیوای ئاشتیە خوازم بۆ هەموو مرۆڤێکی سەرم جیهانە کاک سەفینی خۆشەویست و هیوادارم کە گەلی کورد پێکەوە نەرم خەبات بکەین هەتاوەکو ئێستا لەشکری کوردی یەک نییە ئابووری کوردی یەک نییە زمانی کوردی لە خەتەرایە تورکیا تا دووە هاتووە ئیطلاعات هەتاوەکو سلێمانی هاتووە ئەبێت یەک بین کاکە سەفین گەنجی پڕوزەی کورد سەری پیری پڕ ئەزمون ئەبێت پێکەوە ئیش بکەین کاتی هاتووە دەستەکانت خۆش بێ زۆر سوپاس بۆ زۆر بەڕێز سانجۆڵا
سوپاس دەکەم کە ئەو دەرفەتت بێمەدا مینەرانی بەڕێز زۆر سوپاسان دەکەم کە بە دیارە ئێمەوە دانیشت بوون ئەمانە کۆمەڵێک پرسیار بوون کە بەلای ئێوە سەرنج بوون و منیش وەڵامەکەم بۆ لە زۆر بەڕێز سانجۆڵا وەرگرتنەوە بەیوە بەرنمەیەکمان پێشکەش کرد بێ کە پڕ لە زانیاری و سوود بێ بۆ ئێوە زۆر سوپاس بۆ ئێوەش